لەم سەردەمی کۆرۆنایە لەم کاتەدا هیوادارم توانی بێتم کەلێنێکی بچکۆلە پڕکەمەوەلەوەی منیش خزمەتێک بکەم بە پیاوە نیشتیمان پەروەرەکە بەڕێز دکتۆر تەها ڕەسوول کە هەمیشە لە خەری شار و وڵات و کوردستانەکەمدایە هەر بمێنێ بۆمان ناگەنا سدێ هەزاران دروشمی بریقەدا دکتۆرەکەی خەمخۆرەکەی کوچە و کۆڵانەکانیشان فریاد ڕەسی ڕۆژی ڕەشی گەلی چەوساوە و هەژار وەکو کەریمیەلەکە هاتیتە مەیدانی کار نێژ و شایەتیت بۆ دەدا تۆوێتە دکردووە بەکردار چیتە ناو دڵی هەژاران بەجێ هێشت خۆشت و دەلار چاکی مەردیت کرد بالادا کەشتی داگا هێنیار کەنار کەڵە پیاوی لێنابڕێ خاکوڵاوی کوردەوە ناگەنا سدێ هەزاران دروشمی بریقەدا دکتۆرەکەی خەمخۆرەکەی کوچە و کۆڵانەکانیشان فریاد ڕەسی ڕۆژی ڕەشی گەلی چەوساوە و هەژار وەکو کەریمیەلەکە هاتیتە مەیدانی کار